سلام ئێمە بەو لە سوتفەنگانە ئەو گوندەمان لە داعش پاکردەوە کۆڵمان نەدا. وەک دەڵێن ڕێگای هەزاران میل بە هەنگاوێک دەست پێ دەکات. کاتی کە یەکەم ڕۆژی وێنەگرتنی فیلمی مەملەکەتی مێرولەکان لە گوندی عەلیاوە سەر ڕێگای کۆێ دەستمان پێ کرد، بەڕاستی نەمان دەزانێت کە یەکەم نمایشی ئەو فیلمە یەکەم نمایشی جیهانی ئەو فیلمە لە فیستیڤاڵێکی گەورەی وەکو فیستیڤاڵی قەرتاز کە 27مین ساڵێتی لە بەشی پێشبڕکێ بەشداری دەکات. ئەمە جێگای سەرنجێکی گەورەیەوە، جێگای دەستخۆشیە ئەو ستافە جوان و پاک و بێگەردە بوون کە بە ڕوحێکی لە خۆبردووی و ڕوحێکی هونەریانەی زۆر گەورە بەخۆبەخشانە کاریان کرد، هەوڵیاندا ئەو پەڕی دڵسۆزی بروێنن و بەبێ ئەوەی هیچ ئەو فیلمە هیچ بودجەیەکی لە پشت بێ، هیچ دەستگا و هیچ پارەیەکی لە پشت بێ، هەمووی دڵسۆزی و خۆشەویستی و خۆشەویستیمان بوو بۆ هونەری سینەما و بۆ هونەری کوردی و بۆ فیلم و بۆ سینەمای کوردی تا بتوانین لە ڕێگای ئەم فیلمە ناسنامەی کوردی یان کللتوری کوردی بە دنیا بناسێنین. زۆر خۆشحاڵین من و ستافەکەم ئەمڕۆ لە فیستیڤاڵی قەرتاز بەشداری دەکەین کە لە سەرانسەری جیهان لە بەشی پێشبڕکێی سەرەکی 18 فیلمی درێژ وەرگیراوە. خۆشبەختانە یەک لە فیلمەکانی بەشی پێشبڕکێی سەرەکی فیلمی مەملەکەتی مێرولەکانە کە چاری 11 یەکەم نمایشی دەکرێت و 5 11 دوو نمایشی دیکە دەکرێت لە 2 ساڵۆنی جیاوازتر. بۆیە من لێرەوە لە وڵاتی تونسەوە دەستپۆشی و سپاسی خۆم ئاراستەی یەکە بە یەکەی بەشداربوانی فیلمی مەملەکەتی مێرولەکان دەکەم. هیوادارم بەو دڵسۆزی خۆشەویستی کە هەیەە هەمیشە بەردەوام و جوان و جوانتر بن.